مەفرەزەکانی پۆلیسی کەرکووک لە هەڵمەتێکدا لە ماوەی ڕۆژی ڕابردوودا 100 کەسیان دەستگیر کردووە کە داواکراو بوونە بە پێی مادە تاوانکاریە جۆراوجۆرەکان. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە ڕایگەیاندووە. ئەم هەڵمەتەی پۆلیسی کەرکووک دوای ئەوە دێت مەفرەزەکانی پۆلیس لە 2 ڕۆژی ڕابردوودا بە سەرپەرشتی عەمید کاوە غەریب فەرماندەی پۆلیسی کەرکووک لە ناو شار هەڵمەتێکیان دەست پێ کرد لە ڕێی دانانی بازگی ناجێگیرەوە توانیویانەوە داواکراوانە دەستگیر بکەن. ئەوش خراوەتە ڕوو بە پێی مادە یاساییەکان ڕێشوێنی تایبەت لە دژیان بگرنە بەر و هەندێکیشیان ڕەوانەی دادگاکان بکەن. هاوکات لە ئێستاشدا هەڵمەتەکە لە ناو شار بەردەوامی هەیە تاوەکو کاتێکی نادیاریش درێژ کراوەتەوە. بۆ قسەکردنی زیاتر و وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت ئەو بازگەیان ناجێگیرانی کەوا لە ناو شاردانراون و هەرا بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبار وە لە هەمان کاتدا داواکراوەکان ڕاستەخۆ پەیامنێرمان یوسف مراد لەگەڵمە بێت. یوسف، زانیاری زیاتر لای تۆیە. ئەمریکا بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بڵاوی کردوەوە دەڵێت 100 کەس، بەڵام بە پێ و زانیاریانی کە لە لای منە و بەربەیانی ئەمڕۆ پەیوەندی بە هێزانیەکانەوە کرد لە درێژەی هەڵمەتەکەیان ئەمڕۆژ چەند کەسێکی تریان دەستگیر کردووە کە داواکرا و تۆمەتبار بوونەوەتە زیاتر لە 100 کەس کە بەم زۆری لای خوارەوەیە 13 بۆ 14 کەس لە نێو دەستگیرکراوەکانەیە کە ئەمانە کەسانی بیانین بە نایاسایی هاتوونەتە پارێزگای کەرکووکەوە و ئیقامەیان نیە و ڕێکارە یاساییەکانیان نیە. بەپێی مادەی 406 8 کەس دەستگیر کراوە بە تۆمەتی کوشتن لەسەر تاوانی تۆمەتی کوشتن بڵێ. بەپێی مادەی 298 ژمارەیەک لە دەستگیراوەکان لەسەر بابەتی ینی تەزویر و ساختەکاری دەستگیر کراوە. هەر لە نێو ئەو ژمارەیەدا دیارە 5 بۆ 6 کەس دەستگیر کراوە کە ئەمانە سوالکەرن لە ترافیکەکان لە شوێنە جیازیەکان سوال دەکەن. هەرچەند لە ماوەکانی ڕابردوودا پۆلیسی کەرکووک هەڵمەتێکی سەبارەت بەم بابەتە ئەنجامدا و ژمارەیەکیان لێ دەستگیر کرد. هاوکات بەپێی مادەی 405 3 کەس لە نێو ئەو دەستگیر کراوانە بە تۆمەتی تەقەکردن لەلایەن هێزانیەکانەوە دەستگیر کراون. هەر لە درێژەی هەڵمەتە دیارە بە کەسەکانەوانی کە دەستگیر کراوە جۆرا و جۆرن. بەپێی مادەی 443 9 کەس بە تۆمەتی دزیکردن دەستگیر کراون، هەرچەند لە نێوم دەستگیرکراوانە زیاتر داواکراوشن. هاوکات هەر ئەمڕۆ چەند کەسێکی تر دەستگیر کراوە واتە بەرەبەیانی ئەمڕۆ لەلایەن هێزەکانی پۆلیسی کەرکووکەوە بە تۆمەتی دزیکردن لە ماڵان و هەروە دزینی ماتۆر سکیل. و بەپێی مادەی 413 ژمارەیەک هەیە ژمارەیە کەس لە نێو دەستگیرکراوەکان دەستگیر کراون و فەرمانی گرتنیان بۆ دەرچووە لەسەر شەڕکردن. هاوکات 11 بۆ 12 کەس هەر لە نێوەم ژمارانەدا دەستگیر کراون کە ئەمانە با بڵین شتومەکیان بە نایاسایی لە بازگەکانی کەرکووکەوە هێناوە یاخود شتومەکانی کە هێناویانە نایاسایی. سەرجەم دەستگیرکراوەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووکەوە بۆ بە هەماهەنگی لەگەڵ هێزانیەکانی تریانیدا لە هەڵمەتەکە تا ئێستا بەردەوامی هەیە. ئەوەی کە من قسەم کرد لەگەڵ هێزانیەکان ئەوان داوای ئەوەیان دەکرد کە هاوڵاتیان هەمانگیەکانیان زیاتر بکەن لەگەڵ هێزانیەکاندا لەگەڵ ئەواندا تاوەکو ڕێگری بکرێت لە هەر حاڵەتێک کە ڕووداوێکی نەخوازرا و هاوکات هەر بەرەبەیانی ئەمڕۆ دیارە تیمەکانی بەرگری شارستانی لە قەزای حەویزە توانیان خێزانێک ڕزگار بکەن دوایەوەی کە ماڵەکەیان ئاگری تێبەربوو. دەست بەجێ تیمەکانی بەرگری شارستانی گەشتناوێەوە ئاگرەکەیان کوژاندەوە خێزانەکەیان ڕزگار کرد. ئەمانەی کە باسم کرد ئەو مادانە بوو کە داواکرا و تۆمەتبارەکانیان لەسەر دەستگیر کراوە لەلایەن هێزەکانی پۆلیسی کەرکووکەوە و هەڵمەتەکانیان درێژەیەوە ئێستاش بە ڕۆژ و بە شەو بازگەیان هەیە لە گەڕەک و ناوچە جیازیەکانی کەرکووک. ئەوەی کە ئەخۆیان باسی دەکەن هێزانیەکان بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک ئامانجیانەوەیە کە ڕێگری بکەن لەو کەسانی کە دەیانەوێت ئارامی شار بشەوێنن. سپاس بۆ پەیامنێرمان یوسف مراد.